منیش وەک کاکمەکیان دە سەرنج بدەم هەرچەندە سەرنجەکانمان هاوڕایە. بڕۆن دیرۆکی کورد بخوێننەوە. ئەگەر ئەوەی لەو دوو هەفتە ڕوویدا بوو لە هەموو دیرۆکی کورد ڕوویدابیت کە ئاوا کورد یەک ڕیز بیتن لەسەر تاسەری کوردستان سنوور بشتێ، سنوورەکان بەشەشی لە ڕووی پراکتیکیشکە، بەشەشی لە ڕووی معنەوی. ئەوە هێزەکی بە هەموو کورداوە و خەڵک ڕۆحیەتێکی زۆر گەورەی هەیە کاتێک دەبینی ئاڵایەکەیە هەموو کورد کۆ دەکاتەوە، کێشەیەکەیە، ئازارەکەیە، نەوەکو حیزبێک سەرکردەیەک. ئەمە نمونەیەکە دەبێ بیکەینە متوربا لە بۆ هەموو کار و چالەکیەکانی ئایندا کە کورد ئەو هێزە گەورەیە و پارتی و یەکێتی و ئاپۆچیەکان دەبی بزانن، یعنی ئەو ترامپە گەورەیە حسابتان لۆ بکە ئەو مەسەلەیە لە هەموو شتێکی ڕێزی زۆر تایبەتتان دەبیتن کاتێک کە خەڵک ئاوا لە پشتان دەبی، کاتێک دەبن بە پچەر ئیتر تێک دەشتێن لەو ڕوانگەوە. یعنی کەسمان گلەیمان لەوە نەبووە پارتیەیەکی تێ من بۆ خۆم چەندین لە ژیانم شتم لۆ پارتیەکان نەکردیە، لایکم نەکردیە، کردومە بەبێ ئیستسنا. ئەو ژنەی کە ئەو کەمپینەی کرد 7,000 بوو ئەمە ڕکلاممان لۆ کردیە. یعنی پارتیشە کەی مشکلەیە مادام ناوڕۆکەکەی کوردانەیە حزبێتی نییە. ئێستا دەڵێن لە بۆن خەریکی ئەو شتن، کاچ خۆم زۆر غەڵەتە. یعنی تۆ ئەو هەموو قوربانی و خەباتەی خەڵک بیکەی بە ڕکلامەک لە بۆ حزبەکەت لە بۆ مەسعود بارزانی کامە هەموومان دەزانین. مەسعود ئەمە ناڵم ماڵوێستی خراپ بووە، بەڵام یعنی هەڵوێستی باش بوو، لە پشت پەردەش ئاگادارم باش بوو، بەڵام بەشی هەرە سەرچیرەوە بوو کە بەخۆی دەیزانی ڕۆژ ئاوا بکەوی نۆرەی ویە و هاوتەری بەتەمابوون ئەگەر ڕۆژ ئاوا بکەوی لە باشووریش بدرێ و حکومڕانی وانیش کۆتایی پێبێتن. بۆیە موئامەرەکە لە هەموو ڕای لەو ڕوانگەوە تەدەخل لەو خۆپیشاندانان مەکەن کاتان لێ دەکەین. هیچ حزبەک یەپەگە ئەوەیە لەبەر ئەوەی هەمومان دەزانین ئەوان خەبات دەکەن، شۆڕش دەکەن، خەڵکەکە لامان تەبیعیە. بڕوا بکە نەو ستۆکۆڵمەی هەموو کوردان دەزانن. دووەم جارەوازە من سبەینەش دیسان فدراسیۆنی پارتیەکان بە تاقتەنە دەچی دەکات نایەت لەگە کوردام کە چێ دەرێ ئاڵای یەپەگەیە کەچێت دوو بچی گەورەترین خۆپیشاندان لە بۆن دیارە بەس بۆن وایە ها سەدان هەزار کەس کۆکێ بە ناوی یەک ریزی کورد، هەتە برادرانی ئاپۆچیش دەرێن دەزان وەکو بەرتیرەکە دەدەنە پارتی بچی لەوێن دەر بیکەیە زەخیرەیەک یان هێزەکی معنەوی لە بۆ مەسعود بارزانی کەەوە زۆر غەڵەتە. یعنی خەڵک سار دەبێتەوە و پێگەتان دادەبەزی کەس یعنی پارتی لە ژیانی ئەمە 25 ساڵە لێرن قەت نەیتوانێت 100 کەس کۆ بکاتەوە لە خۆپیشاندانێک. خەڵک لە بۆ تەوەجوه نیشتیمانیەکەی کۆ دەبتەوە. بە هەر حاڵ مەقسەیمە ئەوەیە ئەو یەک ریزی کورد تێکمەدەن، هەمومان ڕەخنەکانمان وەلا نایە، هەمومان یەک ئامانزمان هەیە لەو گردەی بپەڕینەوە کە موئامەرەیەکی زۆر لە 75 گەورەتر بوو. تێچی مەدەن هەولێر گوتنی گووی تێمەکەن